یاکتان باش و زۆر بەخێر بێن بە ڕێزان. هەروەکو ئاگادارن لە بەرنامەی یاسای قەدەغەکردنی چەک و هەمووشمان دەزانن لە چەند هەفتەی ڕابردووش بەداخەوە دیسان چەند حاڵەتێکی زۆر ناخۆش و نەخوازرا و ڕوویدا ئەوەش دیسانەوە لە ئەنجامی هەبوونی چەک لە دەست هاوڵاتیان و دەدەست خەڵکێک کە تووشی کارەساتی زۆر ناخۆش بوونەوە. ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران لە 30/4/2023 دوای دەرچوونی ئەم یاسایە کۆبوونەوەیەکی بەرپەرەوانمان لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان و لایەنەکانی پەیوەندیدار و ئەوقاف و پەروەردە و هەموو ئەوانەی کە دەتوانن ڕۆڵی خۆیان ببینن کۆبوونەوەیەکی بەرپەرەوانمان کرد و هەڵمەتێکی فراوانمان دەست پێ کرد بۆ ئەوەی ئەم یاسایە بێخینە بواری جێبەجێکردن و هانی هاوڵاتیان بدەین بۆ ئەوەی چەکەکانیان لە لای دەستگاکانی ئەمنی و پۆلیس تۆمار بکەن. لەو کاتۆ تا ئێستا وەڵامدانەوەیەکی باشی هاوڵاتیان هەبووە و خەڵکێکی زۆریش هاتووە چەکەکانیان تۆمار کردووە. بەڵام ئێمە لە وادەی کۆتایی نزیک دەبینەوە بۆیە ئەمڕۆکە لە بەڕێوەبەراتی کاروباری ناوەخۆی ئیدارەی سەربەخۆی سۆران کۆبوونەوەیەکی لەگەڵ هەموو ئەو ڕێکخرا و کۆمەڵە و سانتەرە ڕۆشنبیرەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران ڕێکی خست بۆ ئەوەی ئەوانش بتوانن ڕۆلی خۆیان ببینن لە هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و خەڵک بۆ ئەوەی لەو ماوە کورتەی کە لەبەردەستمان مایە ئەوانەی کە تا ئێستا بەپیر ئەم بانگەوازە نەهاتوون سەردانی بنکەکانی پۆلیسی ئەوانەی کە دیاری کراون لە ئیدارەی سەربەخۆی سۆران بکەن و چەکەکانیان تۆمار بکەن. ملێرەوە جارش کە داوا لە هاوڵاتیانی ئیدارەی سۆران دەکەم کە لەو چەند ڕۆژەی داهات و تا 21/7 هەوڵ بدەن هەموو ئەوانەی کە تا ئێستا لەبەر هەر هۆکارێک بیتن نەیانتوانیوە چەکەکانیان تۆمار بکەن سەردانی ئەو بنکانە بکەن بۆ تۆمارکردنی چەکەکانیان تا ئەو کاتە دەتوانن چەکەکانیان وەکو بڵێ بە یاسایی بکەن. بەڵام دوای تەواوبوونی ئەم وادەیە بەپێی ئەو بڕیارانە بەپێی ژمار ئەو یاسایی کە دەرچووە هەر کەسێک کە چەکی لە دەست بگیرێتن بە نایاسایی لە قەڵەم دەدرێت و دەدرێتە دادگا و ڕێکاری یاسایی بەرامبەر دەکرێتن بە دەر لەوەی کە غرامەی مادی دەکرێتن هەروەها لە 1 ساڵ تا 3 ساڵیش بەپێی ئەو قەبارەی ئەو حاڵەتە دەتوانێت زیندانیش بکرێتن. بۆ جارش کە داوا لە هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەین کە هاوکارمان بن و بە پیر بانگەوازەکەمانە بێتن لەم چەند ڕۆژە هەرچی بێ ئەنی ژمارەی تەلەفۆنەکانی شێوە بنکە پۆلیسەکانیش دیاری کراون لە هەموو سنتەرەکانی شار دەتوانن بچن ژمارە چەکەکانیان تۆمار بکەن بۆ ئەوەی دوای تەواوبوونی ئەم وادەیە ئەو بڕیارانێک کە لە پێدانی مۆڵەت هەیە بڕیارەکان زۆر ڕوون و ئاشکرایە. ئەگەر نەتوانیت چەکەکەشی بینیتن تەنها ژمارەی چەکەکە دەتوانیتن بۆ بنکەکانی پۆلیس بباتن لێوەندرا ژمارەی چەکەکەی تۆمار بکاتن و چەکەکەی لە لای خۆی دەمێنێتەوە دەست بەسەر چەکەکەی داناژگیرێتن تەنها تۆماری دەکاتن. دوای تۆمارکردنی هەموو چەکەکان ئەو کاتەکە لە سەرپێدانی مۆڵەت دەکرێتن. جارشکە لە ڕێگای کەناڵەکانی ئێوەی بەڕێزەوە داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئەو چەند ڕۆژەی داهاتوو هەوڵ بدرێتن ئەوانەی کە تا ئێستا نیان هێناوە چەکەکانیان لە بنکەکانی پۆلیسەکانیان تۆمار بکەن. ئەگەر هەر پرسیارێکیش لەم بابەتە هەیە فەرموو. ئێمە ئامارەکان باشن یعنی ئەوەی کە جێگای دڵخۆشە خەڵکێک بە پیر بانگەوازەکەەوە هاتووە ئەوەش هاانی یەک خەڵکانی کەش دەداتن بە دڵنیاییەوە لەوانەیە ئەو ڕێژەیە کە تۆمار کراوە بەپێی ئەوەی کە لەو تێگەیشتنی ئێمە هەمانە لەم سنوورە لەوانەیە وەکو پێویست نەبیتن و لەوانەیە تێگەیشتنیشیش بە تەواوی نەبیتن بۆیە ڕاگەیاندەکان دەتوانن ڕۆڵێکی کاریگەر ببینین لەوەی کە خەڵک ئاگادار بکەن و وشار بکەنەوە ئەوەی کە گرینگە باز بکرێتن ئێمە کە ئەو چەکانە تۆمار دەکرێن دەست بەسەر چەکەکاندا ناگیرێتن. ئەگەر لە حاڵەتەکی مۆڵەتیشی پێ نەدرا بەڵام ڕێگا پێدەدرێتن ئەو سنتەرێکە ئێستامەکاری لەسەر دەکەین شوێنێک دیاری کراوە بۆ فرۆشتنی چەک ئێستا تازە زەویەکە دیاری کراوە شوێنێکی مرکزی دروست دەکەین دەتوانن ئەوان چەکەکانیان بفرۆشن حتا ئەگەر حاڵەتەکە بگاتەوەی حکومەتی دەتوانێتن ئەو چەکانیان لێ بکرێتەوە. بەڵام ئامانج لە تۆمارکردنی ئەم چەکانە ئەوە نییە کە دەست بەسەر چەکی خەڵکدا بژێتن ئەوە گرینگە خەڵک هاوڵاتی ئەوە بزانێتن
بۆ ئەوەی ئێمە دڵنیان بکەینەوە لەوەی لە کاتی تۆمارکردنی چەک دەست بەستە چەکانەدا ناگیرێت. بڕیارەکان زۆر ڕوون ئاشکرایە هەموو ئەوانەی کە چەکیان هەیە کە لە کاتی دەوامکردن چەکانیان پێە لە کاتی پشوو دەبێت هەموو ئەو دەستگا ئەمنیانە زەبەخانەی تایبەت بەخۆیان دروست بکەن و خەڵک دەبێت چەکی خۆی لەو شوێنە بەجێ بێڵێتن تا دەگەڕێتەوە دەوام. ئەوەش لە حاڵەتێک کە هەر هاوڵاتێکیان هەر پێشمەرگەیەک هەر دەستگایەکی ئەمنی بیتن لەو حاڵەتانەی کە لە پشووە چەکی پێ بگیرێتن بە ناسە لە قەڵم دەدرێت. ئەمە طبعا یاساکە ڕوونە و هەڵمەتەکە دەستنەوە پێکردیە. پرۆسەیەکی ئاسانی پرۆسەیەکی ئالۆزە چەندین ساڵە هەر لە حکوومەتی بەعسەوەکە ئەو چەکانە بەسەر ئەو خەڵکانە دابشکرا بۆ ئێمە بە تایبەتی ئیدارەی سۆران ئەمە هەمومان دەزانین ناوچەیەکی سەربازی بووە. یعنی هەموو ئەو ناوچانی ئێران هەمووی سەربازگەی کاتی خۆ ڕژێمی لێ بووە و چەکێکی زۆر لەدەست ئەو خەڵکەوە هەم چەکی ئاگرین و هەم چەکی سووکیش. بۆیە پرۆسەکە وەکو باسم کرد ئاسانی بەڵام دەستمان پێ کردو بێ هەبوونی چەک لەوانەیە لە زۆربەی وڵاتانیش چەک هەبوو بەڵام ڕێکخستنەوەی ئەم عملیەیە ئایا چەک بەدەست چێ حەقی هەیە چەکی پێبیتن. زۆر جاران حاڵەتی وا بووە مەسەڵەن یەکێک هاوڵاتێک لە ڕووی دەرونیەوە لەوانەیە بتن کە چەکی پێبیتن لەوانەیە لە دەستگای ئەمنیەکانیش وەکو پێویست ئەنی ئەوە تەمان احتمال دەکاتە سەر باگراوندی ئەو خەڵکە ئەو کەسە بەڵام ئەوەی گرینگە ئێستا دەبێت ئێمە داتایەکی دروستمان لە بەردەست دابێتن بۆ ئەوەی کا لە سەر ڕێکخستنەوە بکەین. ئەوەی ئێستا ئامانزمانە وەکو باسم کردی ئامانز لە تۆمارکردنی ئەم چەکانە دەست بە سەرداگرتنی چەکەکان نییە بە هەر شێوەیەک بێتن ئەو چەکانە ئەوانی کە لای خۆیان دەمێتەوە ئەوانی ئاگرینش کە لەدەست حکوومەت دەبێتن بە دڵنیاییەوە من لێرەوە دڵنیایان دەکەمەوە کە هیچ چەکێک بەبێ بەرامبەر دەست بە سەردا ناگیرێتن تەنها بۆ داتایەکە بۆ ڕێکخستنەوەی ئەم چەکانەیە. بۆیە دەمانەوێت هاوڵاتیان و دەستگاکانی ئەوانی کە لە ناو دەستگاکانی ئەمنیش کار دەکەن هاوکارمان بتوانین ئەو پرۆسەیە بە ڕێک و پێچی بەڕێوە ببین چونکە خودی جەنابی سەرۆکی حکوومەتیش لەم بابەتە زۆر بە گرنگیەوە دەڕوانێتە ئەم پرۆسەیە و ئێمەش هەڵمەتەکانمان چڕ کردوتەوە لە چەند ڕۆژی داهاتوو هەم داوا لە ڕاگەیانکارانیش دەکەن کە ڕۆلیان هەبێتن لەوەی هاوڵاتیان وشار بکەنەوە بۆ تۆمارکردنی چەکەکانیان. ئەمە زانی وەکو ئەوەی کە ئامانج لە تۆمارکردنی ئەم چەکانە ئەوەیە کە چونکە بابەتەکە هەر چەکنی بابەتکردنەوە وشارکردنەوەی خەڵکیشە ینی خەڵکانێک هەبن لە ماڵەوە بۆ چەکیان هەبێتن ینی ئەوەی کە گرنگیشە دەبێت خەڵک هاوڵاتیش ئەوە بزانێتن ئێمە ئەوە یەکەم جار بۆ سەلامەتی خۆیان ئینجا بۆ خەڵکانی دیکە دەیان حالەتی نەخوازرا و دەڵام ماڵەکان ڕوویداوە بە هەبوونی چەک کە لەوێن دانراوە و منداڵ دەستکاری کردووە یان تووشی حالەتێک ببینە لە سۆران بەو چەند ڕۆژێ ئاخری چەند سێ حالەتی وە هەبووە کە حالەتی زۆر ناخۆش بووینە هەمووی لە ئەنجامی هەبوونی چەک بووە. زۆر جاران حالەتەکان وە بووە ئەو شەخصە یان باوکە یان هەرێکەکە بە چەکی خۆی زارشکە جیان لەدەستداوە لە ناو عایلەکەی ناو خێزانەکەی چەکی بەکارهێناوە. بابەتی ئەوەی کە ڕێژەکان چەند بووینە ئەمە ڕێژەکان لە لای کاروباری ناوخۆ تۆمار کراون وەکو باسم کردێ ڕێژەکان دەتوانن بڵێم دڵخۆشکردن چونکە بە پیرۆ هاتنەکەی
ئەگەر ڕێژەیەکی کەمیش بتن ئەوە دلالت لەوەی دەکاتن کە خەڵک دەیەوێتن هاوکاری ئەو پرۆسەیە بتن بەڵام دیسانەوە وەکو باسم کردنەوە لە تومحی ئێمە نەبێتن دەمانەوێ ئەوەی ئەمن لی تێگەیشتمە دیسانەوە لێک تێنەگەیشتنێک لەلایەن هاوڵاتی هەیە جارشکەوە هەز دەکاتن ئەو چەکانە دەست بەسەردا ڕاگیرێتن ئەو چەکانە دەستی بەسەردا ناگیرێتن تۆمار دەکرێت و چارەسەر دەکرێت ئەتو کە حالەتێکت هەیە دەبێت ڕێکی بێخیەوە یعنی ئەگەر ئەو حالەتە تا ئەو کاتێک کە ئەو بابەتە کاڵ دەبێتەوە دەبێت تو لە ژێر کۆنتترۆلی حکوومەت دابێتن وەکو باسم کردە لە زۆرێک لە دنیا ئەم بابەتەی چەکەیە بەڵام دەبێت ڕێک بخسترێتەوە کە ئەتو سنتەرێک نەبی کۆنتترۆلی نەکەی لەوانێت دەستا و دەستی پێ دەکرێت و لە شوێنی دیکە لا بەلا معاملە بە چەک دەکرێت و دەدرێتە خەڵکانێک کە لەوانەیە ئیوەی نەبن چەک هەڵبگرن بەڵام هەبوونی سنتەرێکی سەر بە حکوومەت و لەژێر کۆنتترۆلی حکوومەت لەوانەیە بتوانین باشترین کۆنتترۆلی بکەین و چەک ئەو چەکانی دەپرۆشن بەچێ دەپرۆشن کو دەپرۆشن چی لێ دێتن ئەوە کۆنتترۆلکردنەکەی ئاسانتر دەبێتن بۆ ساڵیانی داهاتوو ئینشەڵا کار لەسەوە دەکرێتن ئەو بابەتە هەر نەمینێتن بەڵام واقع و کۆمەلگای جاری ئێمە وایە دەبێت لەژێر کۆنتترۆل دابێتن ئەو پرۆسەیە لە هەموو شوێنەکان بنکە هەیە نزیکترین بنکەکانی هەموو ناحیەکان پۆلیسەکانی ناحیەوە هەر ئەو بنکانی بابرن ئێستاکە لە سەنتەری سۆران بنکەی پۆلیسی سۆران لە قەزای ناوەندی سۆرانە بنکەی پۆلیسی چۆمان بنکەی پۆلیسی ڕواندز بنکەی پۆلیسی مێرگەسۆر بنکەی پۆلیسی سیدەکان بنکەی پۆلیسی خەلیفان بنکەی پۆلیسی دیانە بنکەی پۆلیسی شێروان بنکەی پۆلیسی نزاری ئەوانە ئەو نۆ بنکەیە دەتوانێت تۆمار بکەن وەکو باسشم کرد هاوڵاتی دەتوانێت چەکەکەش لەگەڵ خۆی نەباتن تەنها ژمارە و جۆری چەکەکە باتن دەتوانن لێوەندران تۆماری بکاتن ئەو کاتێک کە تۆمار کرا ئەو چەکە دەبێتە تقریبا نیم سەر یاساییەک تا ئەو کاتەی یەک لای دەبێتەوە زۆر سپاستان دەکەم مەمنون زۆر سپاس